بەیانی هاتم بەیانەکەی لە کافێ بمە من هەموو سەقاوەکان تەرتیب کراوانەی 64یان داوا کرد. ڕۆژێکی نوێ دەستی پێکردووە و بەدەم قسەکردنەوە ڕێدەکەن بەرەو کافێکەیان. بەشدار و ئەحمەد دوو گەنجی قەزای ڕانیەن و ماوەی زیاتر لە 4 ساڵە کافەیەکیان کردوتەوە و تیایدا میوانداری خەڵکی دەکەن. ئەوەی بۆتە جێگای سەرنجی هەمووان ئەو ناوەیە کە لە کافێکەیان ناوە و تا ڕادەیەک نامۆیە بۆ خەڵکی شارەکە. پێم خۆش بووە هەمیشە ئیشێک بکەم کارێک بکەم کللتوری کوردی تێدا بێت زمانی کوردی تێدا بێت باشە کافێکەمان ڕنگدانەوەی ئەو هەموو جوانیانەیە کە لە کللتورەکەماندا هەیە کە لە زمانەکەماندا هەیە. کافێکە جگە لە جیاوازی تامی خواردن و خواردنەوەکانی شێوەی ڕازاندنەوە و سەلیقەی ئەم دوو گەنجە سەرنجی خەڵکی ڕاکێشاوە. ئەم مێڵکشەیەکێکی ئۆریۆ دەخوا من سپانێ کافە 64 لەو کافیانەی کە کاتێک لێرەدا دەنیشی هەست دەکەی لە ماڵی خۆتدا دانیشتووی. هیوادارم گەنجانی تریش چاو لە ئاوان بکەن و پشت بەخۆیان ببەستن و بتوان شوێنی لەو جۆرە بکەنەوە و دوور بن لە کێشەی بێکاری و دانیشتن لە ماڵەوە. بەڕاستی دەستخۆشیان لێ دەکەم ئەوەی کە کافێ 64 جیا دەکاتەوە لە کافیەکانی تر دوورە لە ژاوەژاو هەروە دەتوانی بە خێزانی سەردانی بکەی دوورە لە وەکو کافەیەکانی تر نییە کە نێرگەلە و جگەرە و ئەو شتانی تێدا بەکاربێت شوێنێکی زۆر ئارام و خێزانیە. ژنان بوونی ئەو کافەیە بە سوچێکی ئارام دەزانن و باس لەوە دەکەن کە لێرەن هەست بە ئاسایش دەکەن. من وەکو کچێکی کافێ 64 ماوەی 3 ساڵە لێرە ئیش دەکەم. ئیشی من یعنی بەشی من لێرە خزمەتکردنی میوانەکانە و ئەم خانمەی کە لێرە ئیشی دەکات زیاتر یعنی بۆ جگە لە بژێوی ژیانی شوێنێکی ئەمن و ئاسایشە و جگە لە یعنی لەم کافەیە شوێنێکی تر هەیە ڕاستە بەڵام لەوانەیە ئەو مرتاحەیە نەبی کە لەوێدا هەبێت. لە ئێستادا ئەوانەی سەردانی کافێکە دەکەن تەواوی توێژەکانی کۆمەڵگان بەبێ جیاوازی ڕەگەز و تەمەن. ئێران بۆتە جێگەی سەرنجی کۆنسڵی وڵاتان و میوانانی دەرەوە و بیانی. لە هەرێمی کوردستان بوونی کافێکان لە ماوەی چەند ساڵی ڕابردوو دیداری نێو کافێکان و خواردنەوەی قاوە خەریکە دەبێتە کولتورێک و گەنجانی خاوەنکاریش باس لەوە دەکەن ئەمە بۆ هەلی کار و بژانەوەی بازاڕ گرنگە و دەبێت حکومەت کارەسانی زیاتر بۆ خاوەن کارەکان بکات. باخان تۆفیق دەنگی ئەمریکا ئیدارەی ڕاپەڕین.